ئەیتری فەی مانگەشەوی زیوینی ئاسمان بۆ بە تۆز خاڵ جار بەجارێ خۆدەی نیشان دەربکەوە ڕووناکی پاک بەرە سەرینم بۆم ڕووناکە زیندانی تار ژووری کەمینم ڕازاوەیە دیواری پاک ڕێچکەی زنجیری دەمکراوە و عەزرەتی لەش منم نێچیری ئەی بولبولی شەوان بێدار تا بەری بەیان تۆ بۆ من و منیش بۆ تۆ ئەبین بەنیشان بەڵام تاکوەم قسەیە کاماشقی گوڵ توانیوێتی دەستی نیاز بنێتە سەردەم دەست و دەمتان خۆش ئازیزانی قەلەندەرخانە سڵاو خۆشحاڵین لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەم سروشتە جوانەی کوردستان پێتان شادەبینەوە باسی ئەمڕۆمان باسی شاعیر و دەنگخۆش و هونەرمەندێکی هەسناسکە ئەویش حەمە ساڵح دیلانە میوانەکانی ئەمڕۆمان بەڕێز فوئاد مەجید مەسریە بەخێربەی مامۆستاگیان لەگەڵ کاک ڕاستی جەمال کوردی بە ئامێری عود گەر بکرێت کورتەیەک لەسەر ژیانی حەمە ساڵح دیلانمان بۆ باس بکەین ڕاستەکەی ژیانی کا حەمە ساڵح ژیانێکی با بڵێم تۆزێک ئاڵۆز و ئەوەیە چونکە چەند مەفسەرێک چەند جومگەیەکی جیاجیا لە حیاتی کا حەمە ساڵحا هەیە لەوانە گەورەبوون و پەروەردەبوونی لە ناو خێزانێکا کە هەرخۆی تەنیا برایەکی هەبوو باوکیشی پیاوێکی ئاینی بۆ مەلا بۆ دەنگخۆش بووە قورئان خوێن بۆ ئەوانە لێرە مەسەلەی دەنگخۆشەکەش کە بۆ کا حەمە ساڵە ماوەتەوە هەر لە بە ویراسە بۆ ماوە لە ئەوە بۆی ماوەتەوە بەڵێ لەکوێ لەدایک بووە سلێمانی لەدایک بوو خۆیان خەڵک سلێمانین کاک حەمە ساڵح زروفی ژیان و گوزەرانی خۆیان لە ناو ماڵەوانە بۆ توانای ئەوەی نەبووە کە مەکتەب تاوکە تا سیم تۆستەی خوێنووسی ناوەندی ئەوەی کە من ئاگام لێ بە حکومەوەی من زۆر تێکەڵیم هەبوو لەگەڵیانە لە ینی وەک خێزان و خانەواتە تێکەڵ بووین ئێمە دێشەوە نزیک بووم لەم ساڵانی ئەخیریشە هەر زۆر لێەوەی نزیک بووم حتا زۆر جار مشتوم ڕی شعری و ئەدەبی ئەوانشمان بەیەکەوە کرد خۆی باسی کرد کە نەیتوانی و مەکتەب تەواو بکە بەی تعین بووە تعین بۆ فەرمانبەر لە پێشەوە بزانم لە دایرەی گومرگ تعین بۆ دوایی لە شوێنی تر دوایی ئەخیرەن لە ساڵانی پێش کۆچی دواییە بوو بە ئەمینداری کتێبخانەی گشتی سلێمانی طبعا بە مەراحلی زۆر و شوێنی زۆر ڕۆیشت لە جومگەکانی ژیانیان لەبەر ئەوەی تێکەڵاوی بزوتنەوەی نیشتیمانی بۆ زۆر دەردەسەری دیوە گرتنی دیوە دوورخستنەوەی دیوە حتا دەریش کراوە لە ئیش و نەبوونی و ژیانێکی زۆر ناخۆشی بینیوە هەموو ئەمانش کاریان کردوتە سەر داهێنان و سەر شعر و سەر
حتا لە اختیارکردنی لە گۆرانیەکانیان کە گۆرە شعرەکانی اختیار کرد و پێوەی دیارە کە هینێکی دائیمە ئەوەی پێوەیە با بڵێن دڵتەنگی و حزن و ئەوەیەکی پێوەی لە هینێ. کاک فوادیان هاوڕێتی ئێوە چۆن بوو لەگەڵ حەمە ساڵح دیلانە؟ من بە تەمەنوشت هاوڕێ نەبووم چونکە زیاد لە 25 ساڵ تەمەین لە من گەورەتر بوو. بەڵام ئێمە بە حکمی ئەوەی کە تێکەڵ بووین هەتا ئێستش من کوڕەکانی هەمویان هەڵبەست و چ دکتۆر سرودوانە هەموو من بەمامی خۆیان نەزان بەڵام تێکەڵ بوونەکەی ئەمن لە هیم بوو یعنی وەکو خان وەکو خێزان وەکو تێکەڵ بووین زۆر عیلاقاتمان خۆش بوو لەم ساڵانی ئەخیریشە با بڵێن لە هەفتاکان بەرەوژوور من کە هاتمە بواری ئەدەبی و نووسین و شتیواوە زۆری پێخۆش بوو زۆری تەشجیعیشیە کردم زۆر جار پرس و ڕاشم پێ کرد زۆر جاریش لێم تووڕا بوو چونکە تۆزێک تەبیعەتی نەک تۆسێ زۆری تۆنگ بوو. بەڵێ کاک فواد ئەیبینین لە ژیانیا ئەو لە ساڵی 1940ەوە زیندانی کراوە بەر بووە 48 زیندانی کراوەتەوە 1949 زیندانی کراوەتەوە 51 زیندانی کراوەتەوە یعنی هەتاکو سەرەتای ساڵی 60ەکانیش ئەم ئیسراحەتی نەکردو هەر لە زیندانە بوو. بەڵێ من وەکی شارەتم پێ ژیانی کۆمەڵێ هینە کۆمەڵی جومگەی جیایزیای و هەمووشی ژیانێکی خۆشی نەبردۆتە سەر ئەژناکە حەمە ساڵح لە ڕووی ئیمکانێتی فکر و لە ڕووی ئیمکانێتی خۆیەوە پیاوێکی زۆر زیرەک بوو زۆر بەتوانا بوو یعنی ئەو کەسانی کە لە سەردەمی ئەوە مەکتەبیان قوتابخانەیان تەواو کرد و کۆلێجیان تەواو کرد و شادی بەرزیان وەرگرتووە هیچ لەو بەتواناتر نەبوو بگرام زۆر لە هەموو ئانە بەتواناتر بۆ بەڵامی زروفی ژیان من ناچاری کردووە ناچار بوو ئەخیرن بە لە پێشا کاتب تەعین بوو لە دوایە وردە بە تەدەڕوجی وەزیفی بوو بە گومرگ و لە نازانم لە گومرگ هەوڵدار تەعین بوو هەوڵدار لە گومرگ ئیدارە محەلی بوو دوای چوە ئیدارە محەلی لە دوای ئیدارە محەلی لەبەر ئەوەی کتێبخانەی گشتی تابعی ئیداری محەلی سلێمانی حەزەکەم لەسەر ئەو کاریگەری ئەو کتێبخانەی گشتی بەڕاستی وای لێ هات لەو سەردەمانە کە ئیتر خەڵک بە هۆی دیلانەوە کتێبخانەی گشتی ئەناسی نە کتێبخانەی گشتی بۆی دیلانەوە بناسی وای لێ هات کا هەمە ساڵە بۆ خۆی ئینسانێکی کۆمەڵایەتی بوو یعنی ئینسانێک بوو خەڵقی سلێمانی ئەو ساش سلێمانی ئەو سا معلوم بوو محدود بوو وەسەتی سەقافیشی یعنی وەسەتی سەقافی و خەڵقی ئەدەب دۆست و ئەوانێکە سەرقاڵی ئەدەب و هونەر و ئەوانە بوون ئەوانەش هەر تا حەدێکی زۆر سنووردار بوو ئەوانە هەمووشیان زۆرە کرد بۆ خۆشی کەسێ بوو هەر کاتێ بچوویتایەتە مەکتەبە سەری بەسەر کتێبێکا شۆڕ کرد بوو ینی خۆ کابراایکی وا بوو اینجا بۆ خۆی عەرەبێکی زۆر باش شێزانی و فارسێکی زۆر چاکی شێزانی کەم کەسێ ئەوە بزانێ من هەتا ئێستا لە هیچ کەسێکیشم نەبیستۆ لەوانەشی کە دیوانەکەیان چاپ کردووە یەک دوو جار چاپیان کردووە ئەوەی تۆزێکیش لەبەر ئەوەی هیچ لە کەلیمەیە فارسی نازانن توخنی ئەوە نەکەوتون کاک حەمید بەڵێ حەمە ساڵح دیلان گەورەترین تەسیری نیزامی گەنجەوی لەسەرە بۆ کەسێک کە فارسی بزانێ با بڕوا مقارنەی بعضە شعری نیزامی گەنجەوی بکە لەگەڵ وێنە هونەریەکانی حەمە ساڵح هیچ کەسێک توخنی ئەوە نەکەوتووە. بەڵێ کاک فوادیان هەر لەسەر باسی کاریگەری دیارە منەڵەکانی حەمە ساڵح دیلان زۆر کاریگەریان هەبووە وانە کاریگەری حەمە ساڵح دیلان زۆر هەبووە لەسەر مناڵەکانی من ئەمەوێ بزانم کاریگەری مەلا ئەحمەدی باوکی لەسەر دیلان چی بووە؟ کە حەمە ساڵح زۆر متەسیر بوو باوکی لە شکڵی شەهر باوکی وەکووە بچکم باوکیم دیوە باوکی وەکو براوا بوون لەگە باوکمە زۆر هەمووشیان هەبوو ئەوانە هاتوشیانە کرد ئێستا شکڵیم لە پێشاوەهی مەلا ئەحمەد کە حەمە ساڵح زۆر تەسیری ئەوی لەسەر بوو و دەنگیشی هەر دەنگی ئەو بەڵێ ئەڵێن دەنگ خۆشێکی دەنگی خۆشێکی عەجایب و معلومیشە کە بەیانیان سەڵای کردووە هەموو کە زانیوێتی ئەو مەلا ئەحمەد یعنی جیا کراوەتۆ لەناو هەموو بەوەی باسی ئەکرد وەکو خۆیان باسییانەکە لێ زۆر شارەزا بوو لە مەقاماتی فارسی بەڵێ زۆر شارەزا بوو ئەویش تەشجیعیشی کردووە کە حەمە ساڵح لە شاعرە کلاسیکیەکانی کووردا لەبەر ئەوەی هاو با بڵێن هاوتەمەنی نەبووە بەڵام معاسەرەی کردووە زۆر هەمووشوی بێخودی کردووە من پێم وایە عیلاقەکەشی لەگە بێخودا هەر لە ڕێگەی باوکیەوە بوو. من ئەو پرسیارە حەزەکەم بکەم بەر لەوەی خەندەخان شتێکی هەیە بۆمان لە ئەم دیوانە شعریانی کە دکتۆر عەبدوڵڵا ئاگرین چاپی کردووە کە لە هەشتاکانی شا چاپی کردووە و جارێکی چاپی کردووە باز لەوە ئەکا کە ساڵح دیلان کاریگەری بێخودی لەسەر بووە بێخود خۆی شعری زۆر کەمە
ئەگەر دیوانەکەی سیرکن شعری زۆر کەمە زوربەی شعرەکانیشی ئەتوانم لە منەسانەوە پێنج هەموو شعری مناسبات شری ئاینی و هی ئاینی مناسباتە هەمووی شعرەکانی تەنیا یەک شعری هەیە کە شعرێتی دڵم بۆ زولف و ڕووی جانانە ئەگری مناڵە بۆ گوڵ و ڕێحانە ئەگری ئەوە شعری بێخودە بێخود شاعرێکە لە ڕووی وەستایی شعرەوە حتا بڵی وەستا بوو بەڵێ هەتا بڵێ ئەفم کە شارەزا بووە هەتا بڵێ ئەوە بووە حەمە ساڵە زۆریش تەسیری لەسەر بووە یعنی زۆر معجب بوو پێی بە وەستایی بەعنی بە شاعرێتی بێخود زۆر بەڵام تەسیری لە چیا دیارە حەمە ساڵح تەسیری گۆرانی لەسەر بەڵێ بە تەفسیل باسێکەکەین کاک ئاکیان دوای ئەوەی ئەم شاعرە ئەخوێنمەوە ئەگەر کاک ڕاستی هاوکارم بێ دیلان لە شەری ڕووناکیدا دەفەرموێ پەروانە بە شەو چرا ببینێ بۆ ڕووناکیەکەی خۆیە سووتێ بۆ نەختێ شەوق و تۆزی ڕۆشنایی ئەبێ بە خەڵوز بۆ ڕۆژی دوایی یا گوڵخەندەران بۆ بزەی سەرلێ و هێندە ئەبینێ ڕووگرش بۆ جنێ کە بیستی قاقا یا پێکەنینێ بە جۆرێ کوڵ و جۆشش ئەسێنێ لە خۆشی گەشکە و زەردەخەنەی دەم لێکە بێتەوە و شەق ئەبا بەخەم یا گوڵی گەورەی گوڵە بە ڕۆژە ئەزانی بۆچی هەر ڕۆ ڕۆژە چۆن ڕۆژ بگەڕێ مل ئەچەرخێنێ کە ئاواش بێ بۆی دۆشتا ئەمێنێ پەرۆشی تیشکی زێڕینی ئەوە بێزاری سزا و ناڵینی شەوە ئەمانە هەموو بێگیان بێزمان بێدەست و بێگوێ بێناو نیشە دەمخۆش کاک فواد هاتینە باسمان لە گۆران کرد پێش ئەوەی ئەم شێری خەندەخان بخێنێتەوە بێگومان دیلان پەیوەندیێکی زۆر پتەوی بە بێکەسیش و بە پیرەمێرد و بە گۆرانیشەوە هەبووە کە ئەم شاعیرانە زۆربەی ئەو شاعیرانی ئەو سەردەم ئەوانەی کە شێخ نووری شێخ ساڵح ئەم شاعیرانە بە شێوەیەکی کە هاتن تەجاوزی قۆناغی کلاسیکیان کرد لە ئەدەبی کوردیە یعنی زۆربیان کەوتنە قۆناغی ڕۆمانسیزم و قۆناغی واقعیەت ئایا دیلان لەناو ئەم شاعیرانە ئەتوانرێت شعرەکانی لە چ قۆناغێکی ئەدەبی شعری حساب بکرێت ئەگەر بە پێی تیوری ئەدەب بێ پیاوانی بکەین وەکو شعر وەکو فەنی شعرەکانی دیلان ئەچێتە خانەی ئەدەبی ڕۆمانسیەوە توانین بە بەڵگەش بهێنینەوە ڕاستە ئەو بەعزێک سوورەی هێناوە بەعزی وێنەی هونەری هێناوە ناواقع چونکە خۆ ڕۆمانسێتی شەر واقعیەتی هەرتیایە ڕێجێکی واقعیت لە کلاسیکیشە ڕێجێکی واقعی هەرتیایە بەڵام شعرەکانی حەمەد ساڵح کە تەماشا بکەی مەسلەی خەیاڵ چۆن تایە زاڵە وەحدەی مۆزوعی تایە چۆنە وەزنەکانی شعری کوردی ئەوە کە بەکاری هێناوە بێ لەمانە هەمووی کاک حەمەد ساڵح شعرەکانی جۆرێک لێ حەزکردن بە غوربەتی تایە اختیرابی تایە و حاڵتی لە نەیشنەکە ئەوەی تایە ئەدەبی ڕۆمانسی بەعام دوو ئیتیجاهی تایە ئیتیجایەکیان گەڕانەوەی بۆ دواوە ئاوات خواستن بە ژیانی ڕابردوو کە تایە ئینسان ئاسوودەتر ژیاوە تەکالیفی ژیانی ئاسان بووە زەحمەتی ژیان نەبووە خەڵک باشتر توانوێتی گوزەران بکە ئەوانە کە لە شعری نۆستالژیا بەڵێ بسەبت ئەوم ئەتوانی لە شعرەکەی پیرەمێردا ئیبینیتەوە کە شعری بۆ دوو ئاوانە کەوتووە ئاواتە خوازە بە سەردەمێک کە عشیرەتی جاف کۆچ و کۆچبەری کردو و ئاوا بۆ شعری پاییزی جارانیش مەبەستەکەم ئەوەیە ینی کا حەمەد ساڵح کە پاییزی جارانەکەی وتووە ئاواتە خوازە بە سەردەمێکی زوو پێشتر ڕاستە هاتووە هەنگێ
سوورەی فەنی هێناوە کە عیلاقی بەو سەردەمەوەیەتیاژی و معاناتی پێوە بینە خۆی هەن ئەوەشەوە لە ئینسانەکە بگەڕێتەوە بۆ دواوە ئاوات دواوە خوازی خۆ پیاوێکی وەکو بایرۆن لە بەریتانیاوە ڕای کردو ڕۆمانسی بووە شاعیرێکی ڕۆمانسی وێشێکە لە ڕوادی ڕۆمانسیت هیچ شعری ئینگلیزی چۆتە حەبەشە ژیاوە حەبەشە وڵاتێکی زۆر دواکەوتوو بووە ئەوی پێخۆشتر بۆ گلەوەی لە لەندەن هەبشی کاکفاتیان بەڵێ بورە گەر نمونەیەکمان بیتە کە تێدا بیسەلمێنی کە شاعر کاریگەری گۆرانی لەسەر بووە چ نمونەیەکی شعریمان پێ ئەڵێیت ئۆپەرێتی لاوک مقارنە بکە بە ئۆپەرێتی هەنگە سوورەکەی گۆرە ئەوە یەک بۆ نمونە پاییزی جارانەکەی کاک حەمەسا پاییزی جارانی کاک حەمەسا هەڵێکی ئەڵێ ئەکەوتە ڕێ هەوری پەڵەی پارا و تێر بە هەنسکی بای بە پەلەی لای گەرمە سێر گۆران ئەڵێ لە دەریاوە قەتارەی هەوری باڕش کەوتە دوی پێشەنگ بەسەر سنگی چیادا چۆکی داداوە کشوو بێدا هەروەها لە شعری تاوانەکەیە ئەوەی کە کاک حەمەساڵح ناوی ناوە شعری تاوان گۆرانی شەر شعرێکی هەیە بە ناوی تاوانەوە بەداخەوە من شعرەکەم لەبەر نییە حتا سوورە فەنیەکانیشی زۆر لەوە سوورەتە فەنیەکان ئەمە وەکو بەراورد لەگەڵ دەقە کە بڵێ تەسیری ئەوی لەسرە بەڵام وەکو تر هەموو ئەو گۆرانیانەی کە کاک حەمەساڵح وتوێتی ئەتوانی ئەگەر دابەشی بکەی یعنی ئامارێکی بۆ بکەی من ئەتوانم بڵێم لە سا 50 بەرەو ژووری ئەوەی کە اختیاری کردو بۆ گۆرانی شعری گۆرانە بەڵێ ئەی بۆ شعری شاعرێکیکە اختیار نەکرد ڕەنگە یەک شعری مەحوی وتووە یا دوانی وتووە یەک شعری حەمدی وتووە سوبح پێ ناکەنێ یەک شعری نالی وتووە کەچی تۆ بزانە چەند شعری گۆرانی وت کاکفاتیان باسی وەشت کرد کە زۆر جار لە دانیشتەکانە وەکو ئرتیجالێک شارەکانیشی گۆڕیوە کە بە مەقام و توێتی هەموو ئەو گۆرانیان و میلۆدیانی کاک حەمەساڵح کاتی خۆی پێشکەشی کردووە هەمووی لە مەجلیسی تایبەتی ئاوتراوە و هەمووی لە هینا بووە یعنی لە مەجالیسی تایبەتی ئەوها بووە هیچ جۆرە پرەنسیپێکی تیانە بووە حتا ئەگەر مۆسیقاشی بۆ بەکار هاتوێ ئەو دوای مۆسیقا کەوتۆنە پێی ڕەوی مۆسیقاشی کردووە بۆ خۆشی هەر بە سەماعی مۆسیقای زانی ئەوەی منەی زانم هەر باسی مەقامە لاب کردایە زۆر پێی سەغڵە دەبووی تۆ چوزانی ئەمە تشت مەقامێکە نەخێوانی بەچڕتری نەسەری بەس ئەگەر لەسەر تشکی قسەکانی بەڕێزت کاک حەمید شعرێکمان بۆ بخوێنێتەوە لەگەڵ تۆمە فریشتەی دوور لە شار لە هەرێنە شنەی باخی بەهار چ لەو گەرمە سەهۆڵی ناوچەوانە لە زستانە بڕی ئەشکەوتەکانە وەرە سەیرانە ڕێی دووکانە ئیمساڵ بەرامە و بۆن لەوێ پەخشانە ئیمساڵ لەبەر ئێسک و لەبەر پەترۆی ئەوانە کە ئاهەنگ بۆ قەڵای سۆرانە ئیمساڵ تەپەی پێ و تەقەی پێڵای ئەمبەر لەسەر گۆڕی سپی بابانە ئیمساڵ بەپوو بێجێ لێی قاتەکە لاوەی لەوێ خەندان و مەی هەڵدانە ئیمساڵ لەبەر سووری دڵۆپی ئەشکی زێر کە شایی وا لە سوور قاوشانە ئیمساڵ لەبەر تیژی هەتاوی ڕووتی دووکان کە هاوار بۆ قەڵاچوالانە ئیمساڵ لەبەر بێ ئاویە سەیرانی دوورە کە نیازی حەوزەکەی بۆکانە ئیمساڵ بەزی و من لە ئاستی پیرە ڕێکەوت کە ڕێکەوت زێڕ جێر فنجانە ئیمساڵ دەست و دەمتان خۆش مەرف خەزنەدار دەڵێت دیلان غەزەلی تازەی نیشتیمانی داهێناوە واتە بە زمانی عەشقەوە شعری بۆ کورد و مرۆڤ و نیشتیمان نووسیوە و گەلێک جار
کوردستانی بە ناوی کچێکەوە بان کردو ڕای بەڕێزت لەسەر ئەم قسەیە چیە؟ زۆر ڕاست بۆ چوونەکەی تەواو 100% فعلا شیعری نیشتیمانیەکانی هەمووی زۆر جار بۆنی غەزەلێکی لێیە کە باز لە عیشق و لە خۆشەویستی ژن و ئەوانە بکە بەڵام لە حقیقەتیشە بۆ کوردستانی وتو من ئەوەی کە ملاحەزم کردو لەگەلی شعریا کوردستان مەسەلەن بە شیرین ناوە بە نازەنین ناوی ئەبە بە ئەختەر ناوی ئەبە بە گەلاوێژ ناوی ئەبە ینی ئەم ناوانەی هەموو دووبارە کردوەوە حقیقەت بۆ چوونەکەی دوکتۆر معرف بۆ چوونێکی ڕاستە بە ڕاست یعنی ئەوە توانێت جۆرە ناوی بنێ جۆرێک لە ڕەمزە بەکاری هێناوە لە زروفێکا کە نەیتوانیوە نیانتوانیوە باشکرا باسی کوردستان بکەن و باسی ئەو بکەنەوە تەماشای شعری ڕەزەکەی بکە بزانە چۆنی بەڵێ پەناباتە بەر ئیفلاتون و حکایەتێک کە ڕەنگە وجودیشی نەبێ حکایەتەکە کە ئیفلاتون لە کوپەی شەرابە ئەوەی کردووە کەچی ئەوەی بەکارهێناوە زۆر جوانیش تەوزیفی کردووە ڕۆشی بۆ خەیام ئەوەی آخر ئەو شعرەیە ئەو سا لەبەرەوەی کە باەکە کوپەی شەرابەکەی ڕەش تۆ کفرێک کردو وا کردووەرە ئێستا نەک شەرابەکە ڕژێ شعرەکەم لەبەر نێ بەداخەوە ئەوی ئای شێ بێدەنگ و هاوار و پەیام بگەێنێتێ جۆگۆڕی خەیانەوە بڵێ هەی سەر شێت کوشتی گرتێت ئاماوە نرخ و فەر تۆز نرخ و فەر تۆ لەسەر باکەی شوشەکەیشکان لەگەڵ کرد بە زۆران هەستە وەرە بەرەو ئەم ناواڵ کوتێ نەک شوشەشکاوە ڕەزە ئەوە سەرەتای دروستبوونی بزوتنەوەی چەگاری بوو لە کوردستانە کە تیارە قەس دایمە ئەوەی کە دیقەتی ئێمە ڕەمزیەت حەزی کردو ڕەمز بەکاربێنێ لە شعرەکانی هەرچەنە لە شعرەکان ئەوەی کە ئیخوێنێتەوە لە زۆربەی شعرەکانی لە ختامیشە ئەبێ ناوی کورد و کوردستانیشی تێبخاتەوە ئەوەی چێکە لە خەسڵەتەکانی شعری ڕۆمانسی بەڵێ ئەوەی چێکە لە خەسڵەتەکانی شعری ڕۆمانسی کە ڕەمز بەکارەهێنێ بە مباشر شتەکان ناڵ وەکو خەسڵەتێ لە خەسڵەتەکانی ڕۆمانسی من یەکشت هەیە وەکو ملاحەزە ئەوەی کە من دیدارێکە پرۆفیسۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ ئەڵێ دیلان هەر پیاوێکی خەبات جێڕ بووە هەرچەنە سەرەتای ژیانی ئەو خەباتی کردو لە ناو حیزبی شیوعیە بەڵام دوایی پیاوێک بۆ زیاتر هاتووت بەرەو بڵین ئاراستە نەتەوەییە کە بەو شێوەیە بیری کردوێتەوە ئەڵێ بەڵام دیلان لە هەر سەنگەرێک هابوو بێت هەر پیاوێکی خەبات جێڕ و کورتپەروەر و پاک ڕاست ڕێ تاو بۆ چونێتی وایە حقیقت هەتا دو ڕۆژی ژیانیشی قەت ڕۆژە لە ڕۆژان مەیال نەبووە بەلای بەرەی دوژمنە و هەموو ئەشکەنجە و هینێکی ناخۆشیشی بینیەوە ژیانێکی زۆر ناڕەحەتشی بینیەوە و کەسێکیش بووە قەنەعاتیشی هەبووە پیاوێک نەبووە بە دوای هەڵپە و بە دوای کورسی و پلە و پایەوە ناوگەڕێ تۆ تەماشایکە هیچ دوور مەڕۆ لە ساڵەکانی 1970 بەرەوژور لە 1970 بەرەوژور دەیان خەڵقی نەخوێنەوەرە بۆ عوزوی تەشریعی و تەنفیزی و چی و هەموو پلە و پایان وەرەگەر هەمە ساڵان لە هەموو بەقەدەر هەموو ئەوانە خوێنەوەر لە هەموو ڕێکەوە کۆمەڵایەتیش ینی سومعی جەماهیریش سومعەیەکی زۆر جوان و خۆشەویست بوو لە ناو خەڵقە بە هەمە ساڵ قەت اختیاریەوەی نەکردو بچێتە بەری دوژمنی میلەت بەڵێ زۆر سوپاس کاک فواد بۆ ئەم زانیاری لە بەنرخانە دەربارەی ژیانی و شعرەکانی دیلان سوپاس بۆ زۆر سپاس کاک فوادگیان زۆر سپاس هەروەها سوپاس بۆ هاوکارم سپاس بۆ تۆش کاک حەمیدگیان خۆشەویستان لە کۆتایی بەشی یەکەمی دیداری قەلەندەرخانە بۆ قسەکردن و لێدوان لەسەر شعرەکانی شاعیر و هونەرمەندی گەورەی کورد مامۆستا ساڵح دیلان کۆتایی بە بەرنامەکە هێنین و تاکو و بەشی دووەم خواتان لەگەڵ ئێستا حەزەکەم خەندەخان بە کارێک بەرنامەکەمان کۆتایی بێنێت سوپاس بۆ ئێوەی خۆشەویست و سوپاس بۆ دیدەنیتان سر راحة دل بيجري قويش الكبو داستانك
سر راحة دڵ بێگرێ گوێشلکە بۆ داستانەکە سەیرە باز بە هەڵپەڕینە پڕ لە قاقە و خاندەیە سەیرە باز بە هەڵپەڕینە پڕ لە قاقە و خاندەیە نعرەتەی گوێکارەکە جۆش و کوڵی سەیرانەکە نعرەتەی گوێکارەکە جۆش و کوڵی سەیرانەکە مامە کوڕن و ڕاکشاوی گردەکەی سەیوانەکەم مامە کوڕن و ڕاکشاوی گردەکەی سەیوانەکەم سەر ڕاحەت دڵ بێگرێ گوێشلکە بۆ داستانەکەم سەر ڕاحەت دڵ بێگرێ گوێشلکە بۆ داستانەکەم ئەرخەوە سوورە بەهارە گوڵشەنە ڕازاوەیە ئەرخەوە سوورە بەهارە گوڵشەنە ڕازاوەیە دەشت و کۆڕەنگین و پڕ شۆیاوانە و شەیانەکەم دەشت و کۆڕەنگین و پڕ کۆیاوەنە و شەیانەکەم مامە کوڕن و ڕاکشاوی گردەکەی سەیوانەکەم مامە کوڕن و ڕاکشاوی گردەکەی سەیوانەکەم سەر ڕاحەت دڵ بێگرێ گوێشلکە بۆ داستانەکەم سەر ڕاحەت دڵ بێگرێ گوێشلکە بۆ داستانەکەم